سەروەکمانە هەمیشە براوەیە هەر بەرە و لووتکە دەچین ئاڵامان گەژاوەیە هەر بەرە و لووتکە دەچین ئاڵامان گەژاوەیە هەموو فیدایەکێتی کات بافڵ سەروەکێتی یەکێتی لە لووتکەیە بۆیە دوژمن مەرگێتی کات بافڵ سەروەکمانە خەمیمی لەت خەمیەتی شاخی هەڵگورد و سەفین بەنیوەی هەیبەتیەتی شاخی هەڵگورد و سەفین بەنیوەی هەیبەتیەتی یەکێتی نیشتیمانی حیزبی گورز وەشێنە خاوەن هەزار نەبەردی و سەد داستانی بێوێنە دەیان هەزار شەیدی وە گوڵ بۆم خاکە چێنە ڕابردووی کەشایەتە ئافاڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادەبوانی خۆشەویست میوانانی قەدرگران ئەم کاتەتان باش لە دەڤەری ڕاپەڕینی سەربەرزەوە پێشوازی لە کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بازنەی سلەیمانی بکەین و بە چەپڵە بە خێراتنیان بکەین بۆ سەرستەیج. ئێستاش بە هەمومان پێکەوە جۆبیسی سرودی یەکێتی نیشتیمانی کوردستان بین بۆ کەمپینی بانگەشەی هەڵبژاردن. دەین و ناسرەوین وەک ڕەشەبای سلەیمانی هەرچی بیری تاریکی سەر لێمانە ڕای دەماڵین یەکێتیمان هەرگیز نامێ لە دڵی هەمان نایە یەکێتیمان ئایندەیە یەکێتیمان هیوایە لە حەزانمان بەبزانن ئەگەر سەفینیش دەبنێ یەکێتی لە بندایە. ئێستاش میوانانی قەدرگران خەڵکی بە شەرەف و خۆشەویستی دەروازەی ڕاپەڕین هاڤاڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەس بە هەمومان پێکەوە وەک سەرۆگەڵێت بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ گەرمترین و جوانترین پێشوازی لە سەرۆکمان بکەین ئەو سەرۆکەی کە بەڵێنی شتێگەدات و ئەیکات ئەو سەرۆکەی کە بەس خۆی بەتەنها بە جوڵە و زەوقسەکانی هیوا دەبەخشێتە هەمومان و شەڕی نەیارانمانەکات بەهێزەوە و وەک ئەو هێزەی لە خۆیدایە بفەرمونون بە چەپڵەکانتان گەرمترین و سەوسرین پێشوازی لە سەرۆکمان بکەین سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان هەڤاڵ باڤڵ جەلال تاڵەبانی. عاجز مبن من بن هەڤاڵان ڕاوەستە عاجز مەبن باشە دووبارە دەڤەری ڕاپەڕین سڵاو هەڤاڵان عاجز نەبن من بەنیاز بووم نەیم بۆ ئێرە وتم بۆ نەیەم وتیان پێویست ناکە وتیان جەماعەتی دەڤەری ڕاپەڕین خۆمانن وتیان تەبیعەتیان وەکو خۆتە طبعا كقباد ودي هلا برا حبيبي وتم كقباد راسته وتم كقباد بيويستا كام من بدبلوماسي خسب كم
وتي نخر بطريقي خود سابقة وتي مايكروفونك بسودانة اولا نزار مگر اگاتن لي یانا چند هفته که من قرم بو عمله و اولا الله اندنقم نايه والله ما شاء الله تعالى بي اولا زورن خوم جمله خوم نيه